6 ساڵە لە کەمپی بەحرکە نیشتەجێیە و 2 جار گەڕاوەتەوە ناوچەکانی خۆیان لە دەوروبەری شاری مۆسڵ، بەڵام جارێکی تر هاتوۆتەوە ناو کەمپەکان. حاجی ساڵح ئاوارەی گوندەکانی سنووری مووسڵە بە قسەی حکوومەتی عراقی کردووە و ڕۆشتۆتەوە گوندەکەی، بەڵام لەوێشەوە لەژێر خێوەتدا بووە و ئەمنیەت و ئاسایشی پارێزراو نەبووە، هەر بۆیە بڕیاری داوە دووبارە بگەڕێتەوە کەمپی بەحرکە. احنا جايين من منطقة البعاج الموصل يعني. حکوومەتی عراقی دەیەوێت بمان باتەوە سەر شوێن و شار و گوندی وێران، ئاخر نە یارمەتیمان دەدا نە هاوکاریمان دەکات، پێشمان ئەڵێت بستنەوە شوێنی خۆتان. ئاخر ئەمە حکوومەتیان دوژمن کە ئەشتینەوە لەسەر ماڵی خۆمان، دڵنیانین لە کسوژنەکانمان، دڵنیانین لەبەر هێزی چەکدار و میلیشیا. یەکجار با بە حکوومەتی عراق بڵێن ئێوەم ناوێ هاوڵاتی عراقی نین بۆ ئەوەی نەجاتمان بێت، ماندووبوونم لەم هاتوچۆیە. يعني هش ماكو ذيش مثل ما يقول الحماية الأمنية. ئیبراهیم کە 3 جار ئاوارە بووە، ئەویش ماندوو بووە لە هاتوچۆکردنی نێوان کەمپەکانی هەرێمی کوردستان و شاری مووسڵ. ئەو بۆم دەگێڕێتەوە کە جارێک بەهۆی داعش و 2 جاریش حکوومەتی عراق ئاوارەی کردووە. یەکەم شت لە کەمپی حەمام ئاوارە کەمپی جەدع بووین، دوایی پێیان وتی ناوچەکانتان بۆ ئاوادان دەکەینەوە. لە کەمپی جەدعەش دەریان کردین بەبێ ئەوەی هاوکاریمان بکەن، چوینەوە سەر ماڵێکی وێران و شارێکی وێران کە هیچ خزمەت گوزاریەکی نییە. با وەزیری کۆچ و کۆچبەران بێت، ئەگەر توانی 1 ڕۆژ لە مووسڵ ئیدارە بکات ئەوە ئێمەش دەگەڕێینەوە. بەڕاستی ماندوو بووین، ئێستش لێرە نایەڵێن ئیسراحەت بکەین، ئێمە بۆ جۆرە ناگەڕێینەوە. بەرپرسی کەمپی بەحرکە سپاسی حکوومەتی عراقی ناوێت، بەڵام ئەو هێرشە ناڕەوایانەش بەبێ ویژدانی دەزانێت، چونکە وەک خۆی دەڵێت ئێمە هاوکاری هەر ئاوارەیەکمان کردووە کە ویستی بێتی بگەڕێتەوە شوێنی خۆی، بەڵام بە زۆریش کەس نانێرینەوە. دەشڵێت تەنها مانگە زیاتر لە 6 بۆ 8 خێزان گەڕاونەتەوە ناو کەمپ. ئاوارەی گەڕاوە دیسان دێنەوە، بەڵام ئێمە ئەگەر جێمان نەبی ناتوانین وەریان بگرینەوە، چونکە ئایلە لێرە کەم دەڕواتەوە. لە خلال 1 مانگدا 6 تا 7 ئایلەمان هەبوو دووبارە گەڕانەوەتەوە. بە هیچ شێوەیەک ئەمە لەگەڵ زەخەتکردن نینە لە بۆ ئاوارەکان کە بگەڕنەوە جێخوان. لە لای ما وەکو دەستگای خێرخوازی بارزانانی کەوە 6 تا 7 ساڵ لە خزمەتیان دەکەین، بە هیچ شێوەیەک بمان خۆشنیە خەڵک بە زۆری بگەڕێنرێتەوە. ئیختیاری ئەگەر بیانەوە بگەڕێنەوە بە شێوەیەک هاوکاریشیان دەکەن کە بگەڕێنەوە جێخوان، بەڵام کە بە خۆیان بیانەوێت. ئێستا نزیکەی 700,000 ئاوارە لە سنووری 37 کەمپی هەرێمی کوردستان نیشتەجێن و تا دێ ژمارەی ئاوارەی گەڕاوەش زیاد دەکات. ئەمە جگە لەو 100 خێزانەی کە بەهۆی داخستنی کەمپەکانی ناوەڕاست و خواروی عراق و نەبوونی ئەمنیەت و ئاسایش و خزمەتگوزاری لە ناوچەکانیان ڕوویان لە کەمپەکانی هەرێمی کوردستان کردوێتەوە. ڕێناس عەلی، کوردستان 24، کەمپی بەحرکە.